سڵاتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بم. ئێمە ئێستا لە کارگەی جگەرەی سلێمانین، لە یەکێک لە شوێنەکانی ئێرە بازاڕێک کراوەتەوە بۆ ناساندنی بەرهەمە خۆماڵیەکان. لێرە کۆمەڵێکی زۆر بەرهەمی خۆماڵی با بڵێن نیشان درراوە، ئەو کەسانی کە حەزکەن بەرهەمی خۆماڵی بکڕن ئەتوان سەردانی ئێرە بکەن و بە نرخێکی زۆر گونجاویش ئەتوانن سودمەند بن لە بەرهەمە خۆماڵیەکان. ئێمە ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەتەکەین بەوەی کە با بزانین بۆچی ئەبێ گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێ، بەرهەمی خۆماڵی بدرێ، ئایا کێ ئەبێ پشتگیری ئەو کەسانە بکە کە بەرهەمی خۆماڵی دروست دەکەن و چۆن هەلی کار لە ناوخۆی وڵاتە زیاتەکان پرسیارانە و چەند پرسیارێک لە خاوەن بەرهەمەکان و هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە بن. ئەوانە کە پاریان لە بەرەسا بزنس دەکەن کارگەی زیاتر دابنێن و شوێنی زیاتر تەرخاکەن بۆی گەنجێکی زیاتر بکەیتە سەر ئیش. برنجەکەمان نیشاستەی زۆر کەمە، خوێنی ئینسان خەست ناکاتەوە. کۆمەڵێک ئیشی دەستی خانمانە خۆم و دوو هاوڕێترم. بازاڕەکان یعنی هەر هاکەزایی نەبێ، بازاڕی گەورە بێ دایمی هەبێت. بازەمە چووکم ئیناخۆی خۆمانە یعنی دڵنیای لە کوالەتێکی. ئێستا لە کوردستانی ئێمە ئەتوانرێت نزیکی یەک ملیۆن کوورەی هەنگ بەخێو بکرێت. ئیسراخان سڵاو لێبێ، ئێوە وەکو تیمی سەرپرشتیکاری پێشانگاکە بزانم ئامانجتان لەکردنەوە پێشانگایە چیە؟ زیاتر ئامانجی ئێمە ناساندنی بەرهەمە خۆماڵیەکانە، چونکە وەکو خۆمانە زانین لە کوردستانی خۆمانە بەرهەمی خۆماڵی زۆر کەمە، بۆیە ئێمە زیاتر هەوڵمانداوە بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان بناسێنین. هەروەکو ئەزانن وەزعی ئابووری ئێرەش یعنی ڕێگە بۆ نادا کە زۆر بەرهەمی خۆماڵیمانێ بێ، بۆیە ئێمە زیاتر مەبەستی ئێمە ئەوەیە کە بەرهەمی خۆماڵی و کاڵای خۆماڵیمان بناسێنین. هەلوە لە پاڵ ئەوەیشە چەندین بەرهەمی کەشمان پیشانداوە. کاکارشیا بزانم بەرهەمەکەی ئێوە چییە و نرخەکانیشتان چۆن؟ بەرهەمەکەی ئەمە برنجی سروشتی شمالە، هی کوردستانی ئێرانە، 5 کیلۆیمان هەیە بە 18,000، 2 کیلۆیشمان هەیە بە 8,000. برنجی قاوەییمان هەیە بۆ ئەو کەسانی باشە کە نەخۆشی شەکران هەیە، کیلۆیەک بە 5,000، 2 کیلۆکەی بە 10,000. ئەو برنجەی ئێوە چی شتێکی جیاوازە لەگەڵ ئەو برنجانەی کە لە بازاڕ ئافرۆشرێت؟ ئەم برنجەی ئێمە مەسان لەگەڵ برنجی کوردی ئەوەیە برنجەکەمان نیشاستەی زۆر کەمە، خوێنی ئینسان خەست ناکاتەوە، زۆر سووکیشە. ئەوەیە نیشاستەیەکی بە ڕێژێکی زۆر کەم تێدا. بەڵێ شەکریشی زۆر کەمە. باشی بەڕێزی ئەحواڵ بەڕێز. هاتووی چی بکڕێت؟ وەڵایی ئەوەی ڕاستی بە هاتوومە هەنجوم بکڕم. هەنگوینی خۆماڵی. بەڵێ. باشە بۆ ئەتەوێ شتی خۆماڵی بکڕێت؟ تو طبعا شتی تیجاری تۆ نازانی بەرهەمەکەی چۆیە و چۆن چۆنیە و تووسەمە دڵنیای لێم گرنگی دەداتێ، ینی تو لە جۆرەی پارەکەی خۆی ئەگە لێت دەوەرەقە زەمانەکەم ینی زەرەر ئەوە زەرەر من نییە. باشە تۆ جگە لە هەنگوین چیتری خۆماڵی بەکارین؟ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ئەو هەنگوینە لەگەڵ ئەو برنجی شیمالەکە زیاتر بەکارێنی؟ ئەمەی کە لێرە ئینە زیاتر ئەوە بە لێرە نە هەر لە ماڵەوە گرنگی پشتی خۆماڵیەتی؟ طبعا وڵا زیاترین ئەتیمان بۆ شتان نادەم کە بزانم دڵنیام لی. باشە هەستی پێکەی کە بەڕاستی بەرهەمی خۆماڵی جیاوازە لە تیجاریەکان؟ ئەزانی چۆن تو دڵنیای لی کە شتەکە دڵنیا بووی لێ ئەتر خواردنی گرنگیە، بەس تۆ شتێکەسە نازانی ئەنێشتێ لە بازارە سعرەکەی زۆر کەمە و نازانی بەرهەمەکەی کوێ. ئێمە لێرە زیاتر هەنگوینمان هەیە، هەنگوینەکانی شەنگوینی کێویمان هەیە، هەنگوینمان هەیە بە شانەوە، هەنگوینمان هەیە بێشانە، هەنگوینی شانەی ڕەشمان هەیە، شانەی سپیمان هەیە و بە ڕوبع و نی و تەنانەت 100 غرام و 50 غرامی شەمانە، چونکە شتێکی ئەسڵ خەڵکی ئەڵێ بۆ تاقیکردنەوە جارێ 50 غرامە 100 غرامە بە متر خۆتان دروستیەکەن. بەڵێ ئێمە خۆمان بڵین دانیشتوی قەندیلین زیاتر هاوینان، هەنگوین بەرهەم بڵین هەنگی خۆمانمان هەیە پەروەردەکراو لەوێ، بەڵام هیچ شەکر و هیچ شتێکی بڵین ئەوانێک کە پێکهاتەی شەکریتیە بۆیان دانانین. بە حکمیەوە هەنگوینەکانمان هەنگوینێکی ئەسڵ و سوپاس بۆخوا خواستی لەسەرە و لە ناخۆشە ساخە بێتەوە. بەرهەمەکانی تۆ چین؟ کۆمەڵێک ئیشی دەستی خانمانە خۆم و دوو هاوڕێترم، چکە گەلەریەکمان هەیە لە ناو بازار هێنامانە بەشی مێزێک لێرە شتەکانمان ئاسکاری دەستەیەوە لێ. بزانم چییە چنی تۆی سەخەریکی چ کاری؟ سەخەریکی شاڵچنینم، ئیتر بە ئیشی دەست بەشداریم کردو لە پێشەنگایە لە کارگەی جگەرەکە، ئیتر ڕۆژانە خۆم پێ و خەری کردووە ملوانکە و پشتێن و
سوارەتی ناوماڵ جێگە کلێنە سوشە دروستەکەم. تا چەند ئەم جۆری پێشانگەیانە هاوکاریەوەکە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان؟ وەڵاهی باشە تا ڕادێک بەس زۆریش نا ئەیتر هەتا پێشنگاکان گەورەتر بێ باشترە بۆ ئێمە فرۆشی زۆرترە بەس ئیتر هەر یەکە بە شێوێ زیاتر لە بەهارانە ئیشەکە ئێمە ملوان کەوشتە زیاتر لە بەهارانە باشترە. تا چەند گرنگە خەڵکی خۆمان گرنگی بە بەرهەمە خۆماڵیەکان بدا و شتانی کە لە ناوخۆی خۆمانە دروست زۆر گرنگە زۆر یعنی چیتە وڵاتانی تر بۆ نمونە ئێران تورکیا هەمووی یعنی بڕوا بکە هیچی دەرەوە نییە هەمووی شتی خۆتە. بەڵام ئێمە خۆمان هیچمان یعنی ئەگەر زیاتر برەوەی پێ بدرێت زۆر باشە هەموو شتەکان نەگەر ئیشی دەست خواردن کوشت و کاڵ هەموو شتەکان ئەگەری خۆت بێ زۆر باشترە چکە ئێمە لە هەموو ڕوێکە و دەوڵەمەنین بە هەموو شتێکی جوان. خاتون سڵاوت لێ بێ بزان بەرهەمەکانی تۆ چی و چین و نرخیشیان چۆن؟ وڵێ بەخێربێن ئێمە لێرە لەم ڕزان بازاڕی کارگەیجگەرە فرۆژگەی هەڵاڵەمان داناوە بەرهەمەکانمان بریتێ لە هەنگوین لە ڕووبەهەنار لە دۆشاوی تو لەگەڵ ئاوی بنێشتە تاڵ. ئەم هەنگوینەی ئێمە کە بۆمان دێ زۆر خۆمان ئەچین بۆ ناوچەکانەێنین لە جوتیارەکانی وەرەگرین زۆر خۆیان بۆمانێنن لە ناوچەکانی شارباژێر چیای مامەندە قەڵاتزێ قەندیل شاخی بۆڵێ هەمووی بەرهەمی ناوخۆی هەمووی بەرهەمی ناخۆییە کە ئێمە لێرە ئامان زمان ئەوەیە ئێمە بەرهەمی ناوخۆ ببوژێنینەوە لە ناو خۆمانە جارێکی تر بگەڕێنەوە سەر ڕەسەنایەتی خۆمان جارێکی تر بگەڕێنەوە سەر تەندروستێکی باشتر دوورکەوینەوە لەو خۆراکە بەسەر چوە دروست کراوانەی کە لە دەوروپشت و لە وڵاتانی ترەوە کە وەکو ڤایرۆسێک وەکو دەستێکی ئەنقەزێتە ناو وڵاتمانەوە کە دوور چەندەها نەخۆشی و چەندەها کێشەی بۆ دروستکردن جاری تر ئەمانە بچینەوە سەر ڕەسەنایەتی خۆمان سەر تەندروستێکی باش و سەلامەتی و بازاڕێکی ئابووری ببوژێنینەوە. سڵاوت لێ بێ فاتمەخان بزانم ئەم پێشانگایەتان بۆچی کردوتەوەیەوە؟ وڵای ئەم پێشانگایە زیاتر بۆ ناساندنی بەرهەمە خۆماڵیەکانە و بڵێن بەرهەمی کوردەواری وەکوانەی بڵێن کە بەرهەمی کوردەواریان هەیە ئەوانەی ئیشی دەست ئەکەن بۆی زیاتر لێرە بێن لێرە و هەم یەک ئەناسن و هەم سوود ئەو خەڵکەش سوودمان بێ لێرە. ڕێژەی سەردانیکردنی خەڵک و فرۆشی ئەو شتانەی لێرە چۆن؟ وەڵی ئێستا وەکو سەرەتایەک باشە سەرەتایە جارێ باشە. چەند ڕۆژە کردوانتەوە؟ لە دوێنێ افتتاح بوو 2 ڕۆژە کراوەتەوە. چەند ڕۆژ بەردەوامە بێ؟ تا 15 ڕۆژ بەردەوامە بێ ئەگەری شەڵا بازاڕەکە گەرم و گوڕ بێ و باش بێ 15 ڕۆژی کەش تازا کرێتەوە. بەڕای تۆ بۆچی ئەبێ گرنگی بە بەرهەمە خۆماڵەکان بدرێت؟ وڵی زیاتر بڵێن وەکوتم بۆ ناساندنی بەرهەمە خۆماڵیەکانەوە بۆی هەناردە لە دەرەوە کەم بێتەوە و ئێمەژەو بەرهەمانی خۆمان کە هەمانە ئەو خەڵکە بزانێت کە کاتە کە هەناردە کەم بوویەوە زۆرترین کەس لە ناو خۆیان کاری دەست. بەڵێ زیاتر هەم خەڵک سوودمان دەبێ وەکو بەڕێز شتەڵێ ئیشیان دەست ئەکەوێ و ئەو خەڵکەش سوودمان دەبێ و بەرهەمەکانی خۆشمان ئەناسرێت. وەڵام شتانە زیاتر خۆماڵین ئێمە لە ناوخۆ ئەم شتانە پیاکەین بۆ نمونە هەگەڕێن هەر شوێنە و شتێکی باش دێنین. ئێستا بۆ نمونە با بڵێن ئەم قەیسێ وش کراوە ئەم تویە با بڵێن ئەمانە چۆن ئەیان دۆزنەوە کەم بەرهەمان ئەم تووە هەر نزیکن لای خۆمانەوەی سەرمۆردە وشەکرێتەوە هەڵەگیری ئێمەژە چین لەوانە کڕینەوانێ ینی ئەگەڕێن شتانی ناوخۆی کوەکەنەوە لە شوێنەکەی شتەکانیشمان ئەسای قەندیلە ئێمە دین لێرە ساغانەکەین. بۆچی ئەبێ ئێمە گرنگی بە بەرهەمە خۆماڵەکان بدەین؟ سەب گرنگەکە ئەوەیە تۆ ئێستا لی دڵنیای لە کوالێتی یعنی کە شتێکیش کوالەتی لی دڵنیا بووی زۆر باشە. پێشانگاکەت پێ چۆنە بەگشت؟ وڵی مرۆ من ئەم دوم ڕۆژە ینی دوێنە کراوەتەوە ئمڕۆ دوم ڕۆژێتی پێم باشە لە خوا بزیاوێ ینی خەڵک هاوڵاتی دێت شتەکڕێتەمانەوە. باشە بەڕای تۆ بۆ ئەبێ ئێمە گرنگی بە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان بدەین؟ وڵی پێم باشە ینی چۆن لەڵی شتەکان بەروبوومی خۆمان زۆر چاکە لەکە وەک لە بەروبوومەکانی ڕۆژانی ترا. کەواتە ئەگەر بمانەوێت لە کوالەتی دڵنیا بین هەتا ناوخۆیەکە بێ شتێکە نەکڕین باشتر. زۆر بەتەشید ئەو شتانە هەتا بەروبوومی خۆمان وەساوێ بۆ بەروبوومی دەروی وڵات بکڕین. من ئیبراهیم مەجید بۆ بەرهەمەکانی هەنگ تەنها بەرهەمەکانی هەنگم هەیە هەنگوێنم هەیە بەرە مێومان هەیە خۆراکی شاهانەمان هەیە مێومان هەیە ئەو بەرهەمانەمان هەیە کە بەرهەمی هێنێ بەرهەمەکانی ئێمە بریتە لەوەی من خۆم سەرپەرشتی چەند هەنگەوانێکی باشەکەم لە شاخەکانی کوردستان ئەوەی منتیقی شاخاوێکینا دەشتەکان زۆرە یەکیان لە قەندیلە یەکیان لە قەڵاتزێ یەکیان لە شارباژێر دوانیش لە پێنجوێنە
ئەمانە سەرپەرشارەکەم ساڵانەش هەنگوینەکان لەوان وەرەگرمەوە خۆم شوێنەکانیان ئەزانم مەوقعەکانیان ئەزانم بۆ ئەوەی ئەمانیش هەر هاوکارن بۆ ئەوەی بە نرخێکی کەمتر بین بە خەڵکوانە هەم نرخ کەم بێتەوە خەڵک بتوانێت بیکڕێ هەم بەرهەمێکی باشیشان بینێ. مامۆستا بۆچی ئەبێ گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدرێت؟ بەڕاستی زۆر زەرورە ئێمە گرنگی بە بەرهەمی خۆماڵی بین. ئێستا لە کوردستانی ئێمە ئەتوانرێت نزیکی 1 ملیۆن کوورەی هەنگ بەخێو بکرێت. ئەم ملیۆن کوورەی هەنگە ئەتوانین دابینی هەنگوینی کوردستانی خۆمان بکەین لە هەنگوینە زۆر باشەکان کە مەوتنی ئەسلی شوێنی شەبوونی ئەسلی هەنگ لە عێراقا لە کوردستانایە و ئەتوانین هەرێکی کار بۆ هەنگەوانان زیاد بکەین و ئەتوانین بەرهەمێکی زیامان هەبێ و ئەو بەرهەمانش لە دەرەوە بەرئەسا بەرهەمێکی خراپمان بۆیە بە ناوی هەنگوینەوە لە هەر وڵاتێکی دنیاوەیە هەمووی هەنگوین نییە. بۆچی ئەبێ بەرهەمی خۆماڵی گرنگی پێ بدرێت؟ لەبەرەوەی بەرهەمەکانی خۆمان زیاتر تاکیدی لە باشی و لە گرنگی بۆ خواردنەکەی بەرهەمی دەرەوە تێناگەی چۆن دروستکراوە دەستورەکەی چۆنە مادەکەی چۆنە هێنانەکەی چۆنە کوالیەتی ناوخۆیی دڵنیابی لێ هەڵگرتنەکەی چۆنە هەتا ئێرە تۆ لە وڵات و تایەت ئێرە چوزانی بە چ تەریقەتێک گات ئێرە زیاتر لەبەر هەتاوە زیاتر شوێنی خۆی بەس ئەم بەرهەمانەی خۆمان تاکیدی لەوەی کە شتەکە پاکە خاوەنەکەی پاکە خاوەنەکەیش ناسی باسانی دەست پێ ئەوە نیە خاوەنەکەی پاکە ناسیتە لای هەر کەسێ خۆمانە بە ئەیناسی کە کێ و شێوی دروستکردن و شتەکانی چۆنە لەوەش هەلی کار لە ناوخۆیان زیادەکە ئەو پارەیە ببین بۆ دەرەوە بابی دێنە ناوخۆی خۆم تەبعاً هەروە بووە یانی تۆ کە لێرە ئێستا لێرە کۆمەڵێک گەنج ئیشەکەن لەسەر ئەم بەرهەمانە هەمووی بەرهەمی خۆمانن بەڵام ئەمانەی دەرەوە هیچی ئێمە نین لەوێ ئیشەکەکە خەڵکەکە ئیشەکە بەس بۆ تۆی ئەدێرێ و ناژدانی دڵنیانی لە جۆرێکەش خاوەن بەرهەمە خۆماڵەکان ئەڵێن ئەگەر بێت و حکوومەت هاوکار بێت لەوەی کە بەرهەمەکانمان زیاتر بە خەڵک بناسێنین ئەتوانین کارێک بکەین کە چەندین کەس لە لای خۆمان یان ئەو کەسانی کە خاوەنی بەرهەمی خۆماڵی نیشەکەیان گەورە بکەن زۆرترین هەلی کار بڕەخسێنن لەبەرەوە حکوومەت ئەگەر هاوکاریان بکە هەم بە قازانجی خودی حکوومەتە چونکە هەلی کار زیادە بێ داواکاری گەنجان لە دامەزراندن کەمە بێتەوە هەم خەڵکیش دڵنیای لەوەی چ بەرهەمێک بەکارێنێ و بەرهەمەکەیشی بەرهەمێکی سروشتی ترە بە بەراورد بۆ بەرهەمانی کە لە وڵاتانی ترەوە هاوردە ئەکرێت. ئێمە بەردەوام ئەبین ئەو کەسانە دوێن کە خاوەنی بەرهەمی خۆماڵین ئێوەش لەگەڵمان من بەڵام بچێنێ لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە. لە دوای ناوبڕەکە ئەگەڕێمە وڵاتانن لە پێشانگایەکی کە تایبەتە بە بەرهەمە خۆماڵەکانیان زۆربەی ئەو بەرهەمانی کە خۆماڵین لێ کۆمەڵێک لەو کەسانی کە شتەکانیان دروست کردو لێرە نیشانیە دەن و هاوڵاتیان نیش دێن شتەکانیان لێکڕێن ئەمانەوە پرسین لیان بۆچی بێ گرنگی بە بەرهەمە خۆماڵەکان بدرێ ئایا حکوومەت چۆن نەتوانێت کارێک بکات کە زۆرترین بەرهەمی ناوخۆیی ساغ بکرێتەوە و چی بکەن بۆ ئەوەی کە بەرهەمەکانی خۆمان بەدەستی خۆمان دروستی بکەین ئەم پرسیارانەوە چەند پرسیارێکتر لە بەشداربووانی پێشانگاکەکەین ئەوەش لەگەڵمانەوە. ئەو بەرهەمە خۆماڵیانی کە لێرە نمایشکراون زیاتر لە چیدا خۆیانە بینەوە؟ زیاتر لە کاڵای ئیشی دەستی هەروە خواردەمەنی خۆماڵی وان بۆ نمونە ئێستا ئەگەر بچنە ژوورەوە لە بازاڕەکە ئەیبینن زیاتر ئیشی دەستی شەکەوێژ یارمەتیدانێکە بۆ خانمان. بەرهەمی خۆماڵی چۆن ئەتوانێت سوود بە ئەو گەنجانە بگەینێ کە تەخەڕوجەکەن لە زانکۆ ئێستا بێکارن چۆن هەلی کار زیادەکەن؟ بەرهەمی خۆماڵی زیاتر ئێستا بۆ نمونە لای خۆمان هەل ئەیەن بۆ گەنجانی کە تەخەڕوجەکەن یا بۆ نمونە ئەم بازارە هەلیا بۆ گەنجانی کە کاریانە یاخود بێکارن بێن لێرە کارێ بۆ خۆیان بدۆزنەوە ئیش بکەن زیاتر گەنجەکانمان کچەکان ئەتوانن لەم پێشانگایە ئیشی دەستی خۆیان ئەو خولیایی کە هەیەە لێرە بەدی بێنن یاخود پیشانی خەڵکی بدەن. کێ ئەبێ گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بدات بۆ ئەوی زۆرترین دانەی لێ بفرۆشرێت؟ یان حکوومەت یان کارگاکان تا بتوان مەسەلەن دۆشاوی تەماتەینەکەم بە تەماتەی سروشتی بکەن حکوومەتیش ئەبێ خۆی هەڵبار مەسەلەن نێڵێ شتێک بێ کە سروشتی نەبێ بێت بۆ ئەم خاکە یان خاکێکی تر ئەم برنجە ئێمەش بەداخەوە تەقلید کراوە بەس ئەبێ ئێوە ئاماژە بە ڕەقەم و شتەکانی بن مەسەلەن ئێمە برنجەکەمان لەسەر کیسەکەی سروشتی لۆگۆیەکی سروشتی پێوەیە بە
بە ئەوە ئەتوان بیناسن. ینی بێ خەڵک خۆی کە هات بەرهەمێکی کڕی خۆی تەرکیز بکە بزانێت کامە سروشتی و کامە تەقلید کرا. بەڵێ ئێمە لایەن سەحەوە لۆگۆیەکیان یا بە ئێمە لۆگۆی سروشتیە ئالەم لە ئەو لۆگۆیە وتیانداینە چکە ئێمە برنجەکەمان لە ساسە سروشتیە نە تێکەڵەمان تێکردووە نە مەسان شتێکمان تێکردووە بۆنمان تێ نەکردو بۆنی تەبیعی خۆیەتی لە کاتی لێنانیشە بۆنەکەی هەر دەرەکەوێ مەسەن بەعزێ برنج بۆنەکەی دەرناکەوێت خۆی بەساقی بۆنەکەی هەیە بەڵام لە کاتی لێناندا بۆنەکەی نییە ئەو پۆدرەیەکیان تێکردووە. بەڕای تۆ بۆ ئەبێ وڵات لایەنی دەسەڵات با بڵێن حکوومەت ئەبێ گەنگی بە بەرهەمی خۆماڵی بدا چ سوودێک بە خەڵکەگەیەنێک کە ئەگەر گەنگی بە بەرهەمی خۆماڵی بگیری. ڕاستەکەی بەڕێز سە تو یعنی لێکۆڵینەوە بکەیت لە سەرچاوی بلین ئەم نەخۆشی و ئەشتانە سێ بەشی تۆ تیجاریە نازانی بەرەمەکە ینی زۆر نەخۆشی پێیا بووە هەستی پێ ناکەی نازانی چۆن دروست کراوە طبعاً ینی تۆ سە نازانی لە چیەوەیە ینی تو سەرچاوێنێ بڵێ وەڵای ئەو شتە لەو بۆ نمونە لەو بابەتە دەرکراوە لەو خۆراکەیە لەو شتەی بازارە بەس تۆ کە شتەکە خۆماڵی بوو تۆ زەمانە ینی تۆ دڵنیای لێ بۆی دڵنیابین لەو خواردانەی کردن خۆماڵیەکان زیاتر بەدڵنیایە. بەڕای تۆ بوو ئەبێ گرنگی بەرهەمی ناو خۆماڵ با بڵێن خۆماڵی و ئەو کارانی کە کاری دەستین بدرێت. چکە ئێمەش هیچمان کەمتر نییە لە وڵاتانی دەرەوە ئەوان چۆن هوەریان هەیە کاری هوەریەکەن ئێمە لەوانەیە زۆر زیاتر لەوان چکە ئێمە خۆمان ناوچێکی شاخاوین هەم جلوبەرگ و شێواز و فۆلکلۆری کوردەواریمان شتێکی هەمە چەشن و هەمە ڕەنگە ئەکرێ بیرۆکە ئێمە زۆر زیاتر بێ لەهی ئەوان. ئایا خەڵکی خۆمان تا چەند گرنگی بەو شتانە دەن تا چەند بەکاریان هێن؟ وڵاهی ساڵ بە ساڵ هەستەکەم زیاد ئەکات چکە کە کارەکان ئەبینن زۆربەی کە بیرۆکەی خۆیەتی ئیشی بەتایبەتی فۆلکلۆری کوردەواری متۆمور و ئیشی ئەکسسواراتی خانمان جلوبەرگی خانمان کە ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەردادێ و نەخش و شتی زیاتر جوانی تیا ئەکەن هەستەکەم گرنگی باشتریە بێت و خەڵک عنی تەڵەبێکی باشی هەیە لەلایەن خەڵکەوە. چ شوێنێک ئەبێ کار لەسەرەوە بکە کە بەرهەمی خۆماڵی زیاتر بناسیێنێ زیاتر وای لێ بکە خەڵک بەکاری بینی ئەبێ کێ چ لایەنێکی پەیوەندی دارەکە ئەبێ ئیش لەسەرم شتانە بە دەرەجەی یەک حکومەت بە دەرەجەی یەک حکومەت لە هەموو ڕوەکانەوە یعنی ئەبێ هاوکار بێ چی بکات بازاری گەورە بکاتەوانێ یعنی لە هەموو بوارەکانە بە تایبەتی کوردەواری بازارەکان یعنی هەر هاکەزایی نەبێ بازاری گەورە بێ دایمی هەبێت دایمی هەبێ ئێستا چیتە هەر جوڵاتێ بۆ نمونە من چوومەتە ئێران بازاری تایبەتیان هەیە بە ئیشی دەست خۆماڵی هەمووی تایبەتە یعنی شتی زۆر جوانی لێە کە ئەچیتە ژورۆ حەز ئەەکەی نەیتە دەرەوە ئەوە شتی جوانی لێ یعنی حەز ئەەکەم ئێمە جوابین گرنگیتان بە بەرهەمی خۆماڵی تا چەند هەلی کار بۆ گەنجان و خەڵکی ناوڵاتەکە خۆمانە ڕخسێن بێگومان زۆر ڕەخساوە ئەتوانین بڵێن زۆر زیاتر ئەو گەنجانەی کەوا تا ئێستا ناتوانێت دابمەزرێن یاخود ئەو خوشکانێکەوە لە ماڵەوەن کە هەلیکاریان بۆ نەڕەخساوە یاخود بڕوانامەیەکیان نییە وەکو لەم بازارە ئەیبینین فرسەتێکی باشە بۆ ئەوان هەم بۆ بوارێکی کۆمەڵایەتی تێکەڵاو ئەبن هەم بۆ داهاتێکە و هەم بۆ پشبەستن بە خۆیان کە بتوانن بە پێی خۆیانەوە بۆستن و باوەڕ بوونیەکە بە خۆیان وەکو ڕەخساندنی هەلی کار تا چەند کار بۆ کەسانە ڕخسێنێک کە کاریان نیەگەر بەرهەمی خۆماڵی گرنگی پێ بەتاشی تۆم بەرهەمە لە چاوی ئیکەیا تۆ لی دڵنیای چاکتر ساغکرێتەوە لە بەرهەمێک لی دڵنیانەوی لە شێوازی دروستکردنەکەی بەتاشیت ئەمە خۆماڵیە چاکتر ساغکرێتەوە لە ناو بازاڕە چونکم خەڵکەکە دڵنیای لە کوالەتیەکەی ئەگەر شتێک نەزانین کوالەتیەکەی چۆنە بۆ نمونە تورکی بێ یاخود وڵاتێکی تر بێ یعنی نازانین چۆنەتی زانیاریش هەر بدەی بە مشتری خۆت بازەمە چووکم ئیناخۆی خۆمانە یعنی دڵنیای لە کوالەتیەکەی. لانی حکومی لانی پەیوەندیدار چۆن ئەبێ کارێک بکات کە ئەم بەرهەمە خۆماڵیانە وا بکەن پێداویستی ناوخۆ دابینکەن کە لە دەرەوە
دەرەوەی با بڵین وڵاتی خۆمان نهێنرێت ینی هەر لە ناوخۆیە کارێک بکرێت کە ئەو بەرهەمانە ساغ بکرێنەوە حکومە دەبێت چی بکە وڵی لایەندی پەیوەندیدار زیاتر بۆ منە حکوومەت یاخود کەرتی تایبەتمانەیە ئێمە ئەوان نتوانن کە یارمەتی ئێمە بدەن یاخود یارمەتی گەنجەکانمان بدەن کە پرۆژاوەکو ئەم پرۆژەیە ئەم فیستیڤالە بکەنەوە بۆ ئەوەی هەلێک بێ بۆ ئەو گەنجانی کە تازە تەخەڕوجیان کردو بتوانن لێرە ئیشێکیان دەست بکەوێ ئەو شتێکە خۆیان ئەیانەوێت لە ڕێگەی ئەو کارەکانیان بکەن یاخود بۆ نمونە پەرە بدەن بۆ بەهرەیە کە خۆیان هەیەە یاخود ئەو کارێکە خۆیان لەوەیە ئەنی بۆ نمونە ئەزمونیان تایە هەیە ئێستا خەڵک چۆن برنجەیە کە سروشتی نەبێ جیای بکاتەوە لە برنجێک کە بەڕاستی سروشتیە ئەو برنجانە مەسەلەن بە ڕەنگ و ڕویانەوە برنجێک هەیە مەسان پلاستیکیە یەک دۆز کاڵترە بەس برنجی سروشتی لە ساسە سپیە ڕەنگەکەی سپیە بەس هەیە وەکو پلاستیک وایە وەکو ئاوی وایە یەک تۆ ڕەنگەکان سپیە و یەک تۆزەهان لە ئاوی وای ئاوی تێکەڵە باڵێ یەک تۆ ڕەنگی ئاوی بە پلاستیک دروستکراوە ئەنەوەی خەوەن پیشەکانسە بۆ نمونام بەڕێزە کە پیشەی هەنگوینە ئەو باشترە زانێ لە منسە من یەکێکی وەک من بەڕاستی شارەزایم نییە سە دێم کە پرسیاری لێکەمە لێم هەنگوینێکی ئەسڵم دەیە تەمان ئەو باشترە زانێ ئەگینا من نەوەڵە هیچی لێ نازام ئەوەنە من کڕیارم و لای بە ئەدرەکەی سەرشانی ئەو تەوان کەواتە بۆ ئەوی هەلی کار زیاد بێ لە وڵاتە ئەبێ حکوومەت هەوڵ بدە ئەو بەرهەمانە لە وڵاتانی دیکەەوە نهێن بۆی زۆرترین فرۆش لە ناوخۆی خۆیان خۆی ڕاستە سە تۆ لە وڵاتانی تر سە بۆ نمونە هەنێشتێنە وڵاتانی ترە لێرە نییە بۆ نمونە لە وڵاتی خۆمانە نییە سە ئەو برنجەی شیمالە تۆ سێرەکەی لە وڵاتی خۆمانە نییە ئەگە سەبینی خۆمانە بێت بەراودی بۆکەی لەوانینە بەس سێرەکەی نمونونەکەی ئەو باشترە ئەوەی هۆکارەکە ئێمە ئەبوایە لە هەموو بەرهەمە خۆراکیەکان ینی لە هەموو ئەو شتانێک کە ئینسان ڕۆژانە پێویستی پێێتی ئەوە لە ناو خۆی وڵاتدا ئێمە بتوانین ئەو بەرهەمانە بەدەست بخەین لەبەر ئەوەی ئێمە کە لە وڵاتێک شتێنین پارەی خۆمان ئەدەین بەوان یعنی ئیدین بە کرێکار بەدەستی کاری ئەوان بەس ئێمە کاتێک کە لێرە خۆمان بتوانین بۆ نمونە لە هەموو بابەتە خۆراکیەکان بڵین ئەوە برنجە ئەوە فاسۆلیا بۆ نمونە هەموو شتێک کە ئینسانی خوا هەنگوینە ئەیتر هەموو شتێک دۆشاوی تەماتەیە ئەو شتانە زەیتەکانە ئێمە بتوانین لە وڵاتان نەیهێن خۆمان بەرهەمی بێنین ئەو کاتە ئێمە پارەکە چێتە دەستی کاری خۆمان ئێمە ساڵانە گەنجێکی خریجێکی زۆرمان هەیە لە زانکۆ پەیمانەکان بەداخەوە هەمویان بێکار و بێئیشن زۆربیان ڕوەکەنە دەرەوەی وڵات هەمووی مەسەلەی بێکاریە ئەگەر کارگە و مەحمەلی ناوخۆیمان هەبێ ئێمە ئەو گەنجانە ئەتوانین بخینە سەر ئیش یعنی من ئەو داوای بەڕاستی لە بەرپرسان و مەسئولان و حکوومەتی هەرێمەکەم کە بتوانن ئەوانە کە پاریان لە بەردەستا بزنسەکەن کارگەی زیاتر دابنێن و شوێنی زیاتر تەرخاکەن بۆی گەنجێکی زیاتر بکەیتە سەر ئیش ئەو پارەیە کە بیدەین بە بەرهەمێک لە دەرەوەی وڵات با بیدەین بە گەنجەکانمان ئەوانەی کە بەرهەمی خۆمان سیقەی لەسەر و شتێکی یعنی ئێستا بۆ نمونە ئێمە جاران کە زیاتر من بیرمی ئێمە لە قەندیل بووین هەر شتی کوردەواریمانە خوار گوێزمانە خوار میوژمانە خوار هەنگوینمانە خوار ئەو شتانەمانە خوار پەنیری کوردیمانە خوار یعنی زۆر کەم ئێمە من نەنکەم 130 ساڵ ژیاوە تێگەی ئێستا خەڵک گەنجێک 33 ساڵە سەیرەکە جڵتە لێیە یعنی ئەوە هەمووی هۆکارەکەی ینی ئەو شتانەی و بەرهەمانەی کە هێ لە وڵاتان دێ هیچی کوالەتی باش نییە یعنی لە خاڵە سنووریەکان فاسێکی زۆر باشی بۆ ناکرێ ینی زۆر کێشەی هەیە اینجا جگەرەوەش پارەکەمان چێتە دەرەوە ئێمە خۆمان وڵاتێکی ئەوەنە دەوڵەمەند نین پارە بنێرنی دەرەوە حەقە خۆمان بەرهەمی خۆ ناوخۆ بەرهەم بێنین اینجا جگەل لەوەش یعنی شتی تریش پێویستە یعنی و کەرەسەی بیناسازی ئێمە تاکەی بتوانین بۆ نمونەش چیمەنتۆ لە وڵاتانی هەندێک شتێ لەوڵاتان یعنی حەزەکەم کارگەی زیاتر بکرێتەوە کوردستانە بۆ ئەوەی گەنجی زیاتر بکەوێتە سەر ئیش ئێمە پێویستمان بەوەیە کە هەموو ئەو خانمە دەست ڕەنگینانە کۆ بکرێتەوە و لەلایەن ڕێکخراوێکی حکومیەوە بەڕێوە ببرێت نەک گروپات بێت یاخود هەر کەسێک چەند کەسێک لە خۆی کۆبکاتەوە و پێشەنگایان بکاتەوە ئەمە پەرتەوازە ئەبن بەڵام ئەگەر شتەکە لەلایەنی حکومیەوە بێت چۆن لێ ببنە ئەندامێکی سەرەکی لەو ڕێکخراوەدا یا لەو شوێنەدا هەستەکەم ئەو کەسە هەست بە مەسئولیەتی خۆی ئەکا هەستەکات زیاتر ئیشەکانی بەرەو پێشەوە بەرێ داهێنان بکە لە نێوان کارەکەیە ئەم کارانەکە بەرهەمی کاری دەستینە بەرهەمی خۆماڵین تا چەند هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ با بڵێن بۆ گەنجی ناوڵاتی خۆمان ڕەخسێنن ئەبێ خۆمان هەوڵ بدەین یعنی هەر کەسە و لە بواری خۆیدا ئێستا من بۆ ئیشی کاری دەستیەکەم هەر لە مناڵەوە حەزم پێی بووە کە زانکۆم تەواو کردووە دەستم کرۆ بەم ئیشانە کەسێکی تر ڕەنگە حەزی بەکاری کۆمپیوتەر بێت ئەچێتە کۆمپانیایەکەەوە ئیشی کۆمپیوتەرەکات ئیتر هەر کەسە و بە پێی خواستی خۆی بەڵام ئەوەی هەیە ئێمە نابێت ناومێد بین ئەبێ بە هیواوە بژین
لەگەڵ خواستەکانی خۆمانە بین. لایەنی حکومی ئەبێ کار لەسەرەوە بەتەکید ئەبێ حکومەت چکە بەتەنیا بە من بە تۆ بە یەکێکی تر ناکرێت بە چەند خانمێک بە گروپێک ناکرێت. ئەو کەسانی کە خەریکی با بڵێن بەرهەمی خۆماڵێ بن هەر لەم شتانەی و هەتا خواردەمەنیەکان ئایا ئەتوانن بڕی پێویست بۆ ناوخۆ دابین بکەن کاتێک بۆ من حکومت سنوورەکان دابخات کە لەو بەرهەمانە حکومەت لەگەڵ تابێ و هاوکار بێ بۆ نمونە بەشی کشت و کاڵین هەموو ئێمە لە هەموو ڕێکە دەوڵەمەنین ئەگەر وا بێت بەڵێ ئەتوانێت ناخۆی خۆ بکاتەوە بازارێکی باشە بێ بەڵام لە ئێستاە بەم شێوەیە نەخر. بەڵام ئەگەر ئیشی لەسەر بکە و حکومەتی لەگەڵا بێ بە تەکید لە هەموو بوارەکانە بەرەو پێشەڕن. کی ئەبێ گرنگی بە بەرهەمە خۆماڵەکاندا بە جۆرێک کە زۆرترین فرۆشی لێ هەبێ لە ناوخۆیە. بێگومان ئەمە ئەتوانین بڵێن ئێمە سەر و ئێمە ئەتوانین بڵێن دەسەڵاتی کوردی زۆر گرنگە لێرە ئاوڕێکی گرنگی و جدیانە باتەوە لە نەتەوەکەی واتە ئاوڕێکی نەتەوەی باتەوە ئاوڕێکی کەلتوریمان لێ بداتەوە بۆ ئەوەی ئێمەش بەرهەمەکانی خۆمان بخەینە بەر چاو. ئێمە وڵاتێکین خاکمان بە پیتا ئاوێکی باشمان هەیە وڵاتێکین کۆمەڵە جوتیاری زیرەک و ئەکادمی باشمان هەیە کۆمەڵە کەسی باشمانی پسپۆڕەنەوە بوارەیە لادێکارمان ئاوەدان ئەبێتەوە ئەمە پێویستە دەسەڵات ئاوڕێکی جدی باتەوە زیاتر بۆچی بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو باوەڕ بەخۆبوونەمان بگاتە ئاستی وڵاتانی دەروپشت تاکە ئێمە چاوەڕێی دەستی وڵاتانی دراوسێ بین. بە ئێمە دڵنیام ئێمە زۆر لەوان باشتریشین چکە ئێمە میلەتی کورد میلەتێکین بەڕاستی ڕازگۆین بەڕاستی دڵسافین بەڕاستی باشین لەگەڵ خەڵکە بەڕاستی ڕێز لە هەموو قومیەتێک و ڕێز لە هەموو تەبقەیەک ئەگرین. هەناردە کەم بێتەوە یان گرنگی بدرێ بڵێن بەلادەکان بە و بڵێن ئەوانەی کە ئیشی خەریکی ئیشی دەستی و ئیشی خۆماڵین گرنگێکیان پێ بدرێ بۆ ئەوی پەرەی پێ بدرێ. حکومەت دەبێت کار لەسەرەوە بەڵێ هەم حکومەت و هەم ئەو خەڵکە خۆشی بڵێ نرخی ئەم کەلوپەلانی ناوخۆ ینی تا چەند گونجاون بۆ خەڵک وەڵایی نرخەکان باشن لە چاو بازار بڵێن لە 120 لە 100 لە 105 دا شکەندرایان بۆ کراوە. وڵای ترەوە هەڵ بڕخسێنە بۆ خەڵکی کە لە هەرێمی کوردستانە بۆی بتوانێت ئەم شتانە لە شوێنێکی باشە ساخ بکاتەوە ینی ڕێخۆشکەر بێ بۆ خەڵکە کە بتوانێت ساخ بکاتەوە. ئێوە وەکو ئەو کەسانی کە بەرهەمی ناوخۆیی بەکارێن ئەتوانن گرنگی ئەوە بدەن کە ئەم بەرهەمانە سروشتین و هیچ کێشەیەک بۆ بەکارێنەرەکان ساڵ سات بێخەم بە ئێمە پێشتریش لەو فیستیڤاڵی تاسووجە لەو پێشانگایە لەوێ عەرزمان کردی بوو شکر سەرفێکی زۆر باشمانە بوو ئێساش کازان لێرەین زۆربەی مشتریەکان لەگەر لەوێت هاتبن بۆوێ هاتوونەوە لەبەرەوەی لە کوالتەکەی دڵنیا بوو. کەواتە کەسێک کە شتەکان تامەکانێن لەبەرەوە زانێ خۆماڵی و سروشتیەک شتا چاکە دیسانە بێتە مشتری بە بەردەوام بەتاشی ئەبێ هەم بازرگانەکان هەم بازرگانەکانی خۆمانە بێ پشت ئەوە ڕاستکەینەوە کە ئەگەر بێت و ینی بەرهەمی پەرەبەی بەرهەمی ناوخۆکان ساخ بکرێتەوە شتان بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ ساخ بکرێتەوە ئەو کاتە دەزانین زۆرترین هەلی کار بۆ گەنجەکانیشمانە ڕخسێت. بەتەشید ئەو شتانە زۆر شتێکی چاکە و هەم هەلی کاریش ئەو کاتە بۆ گەنجان سودمە نەبێتی. نرخەکان چۆنە نرخی کەلوپەلەکان نرخی ئەو کەلوپەلانە باشە ینی وەسەتە نە زۆر گرانە نە زۆر باشە ینی وەسەتە. ئەگەر ئێستا حکوومەت بڕیار بدا بەرهەمی هەنگوین لە دەرەوە هاوردە نەکرێ جوتیارەکانی ئێرە ئەتوانن هەنگوین بەشی ناوخۆ دابین بکەن بڕات هەبێ بە زیادەوە ئەتوانین هەنگوینمان بێ بۆ دەرەوەی وڵات. ئێستا زۆربەی هەنگەوانەکان من لە 2000 سەرۆکی کۆمەڵی هەنگەوانانی کوردستان بۆ ماوەی 10 ساڵ زۆربەی هەنگەوانەکان ئەناسم. ئێستا هەنگەوانمان هەیە لە ساڵێکە نزیکی 200 کیلۆ زیاتر بەرهەم نانە بچووکە ئەمێنێتەوە بەدەستی بۆی نافرۆشێ بەڵام ئەگەر هاتوو بفرۆشرێت ئەڵێ من ئامادەم دووتەن هەنگوین بەرهەم بێن و بە نرخی کەمتریش. پرسیارێکەیە کە زۆر کەس با بڵێن ئەی کات یان نوێ بیزانن چۆن بزان بەرهەمێک هەنگوینی ئەسلیە لەگەڵ دانێکە کە ئەسلی. هەنگوینی ئەسلی و عادی بە هیچ شێوەیەک بە چاو بەوانە جا ناکرێتەوە مەگەر ئەوانەی کە شارەزایەکی زۆریان ئێستا من خۆم نزیکی 25 ساڵ هەنگ بەخێوەکەم جاری وایە لە ساڵ 1970 نای پێکم ئەمە زۆر جیاکەم و هەنگوینی دەشت و شاخ و لەگەڵ شەکرا جیاکەم بەڵام لە هی دەشت و شاخ ناتوان زۆر تۆزە نزیکن لەیەکەوە تەنها مختبەرە ئەو شتانی کردگوایە نازانم ئەگەر بکژێ و نازانم ئەگەر بسووتێ و نازانم ئەگەر بڵاو بێتەوە و نازانم شتێکی تر ئەکەن کە گوایە ئەمە کەکەی گاتنە ئەوە هیچی ئەوە نیە هەنگوین بریتیە ئەمە هەمووی بۆ شێڕاستە
ئەگە زوو بڵاو بێتەوە شەی زۆرە بسووتێ ئەوە هەر شەی بستوتێ شەی کەمە ئەگەر قەڵم قۆپی نازام زوو بڵاو بێتەوە شەی زۆرە ئەمە تەنها بۆ شەیە هەنگوین بریتێنێ لە شەیە هەنگوین بریتێ لە ئەنزیمەکان لە ڤیتامینەکان لە معادنەکان لە شەکرەکان ئەمانە بە مختبەر نەبێ بە چاو بۆوانە لە یەک جا ناکرێت و نازانین ڕێژەکەی چەندە کی ئەبێ ئیش لەسەرەوە بکە کە بەرهەمی خۆماڵی ینی ساخ بکاتەوە گرنگی پێ بدرێ گەورەتر بکرێ ئەوی دەسەڵات بیکات دەسەڵاتی شێسا هیچ پەیوەندی هیچ پێوەست نییە بەو بابەتانەوە بۆ نمونە دەسەڵات چی بکە لە حاڵەتێکە بۆی ئەمانە ساخ بکرێن ئەبێ گرنگی بات بە لادەکان گرنگی باتەوە بە خواردنە کوردەوارەکان گرنگی باتەوە بە میوە میوەهاتی خۆمان پێویستە سنوورەکان دابخانەیە لە شتی دەرەکی بێن خۆی نابێت داشی خا لە بەرێم پێویستمان بە کۆمەڵی شتی تر هەیە کە ئەبێت لێوە بێت ئەو شتانەی کە لە وڵاتی خۆمانە هەیە ئەوانە نێ خۆمانە هیچ پێویست ناکات تۆ باەنجان و کولەکە و تەماتە و ئەم شتانە هەیە بێڵی لە خارج شتی تر بێت ئەمانی خۆمان بۆ گەنکەنەوە بینی ڕۆژانە فڕیانە سەر جادەکەن بێزاری جوتیارەکانی خۆمان دەرەخا لەسەر بەرهەمەکانیان ساغ ناکرێت هەر نیشە تۆ ئەگەر یارمەتیان بی بتوانی دەستیان بگریت ئەوانیش دڵسۆسترە بن لە ئیشەکانیانە ئەو کاتە خەڵکێکیش ئیشی دەسەکەوێت کە ئیشی نیشی بەردەوام وایە بێت ئەزیزانەوەی کە بینیتان ئەو بەرهەمە خۆماڵیانە بوون کە لەم پێشانگایە عرض کرابوو ئەوانی کە باسییان کرد هەم نرخەکانیان گونجاوە هەم کوالێتی ئەو شتانێکی کە خۆماڵیە زۆر باشتر لەوانی کە لە دەرەوە هاورداکرێت لەبەرەوەی لێرە ئەزانی ئەو کەسە کێ دروستیەکات بۆت کوالێتەکەی چۆنە و سروشتی ترە موادی خراپیان موادی کیمایی زۆر تیا بەکار نایێنرێت بۆیە ئەوان داواکار بوون خەڵک بابێت شە سروشتیەکان تاقی بکاتەوە هەم لە ڕووی نرخەوە گونجاوە هەم بۆ تەندروستی کەسەکانیش زۆر باشترە لەبەرەوە باسییان لەوە کرد کە ئەگەر بێت و حکومت هاوکار بێ بۆی کە هەوڵ بدات زۆرترین پێشانگایان زۆرترین کار بکە بۆی ئەم بەرهەمە ناوخۆیانە ساغ بکرێتەوە دەرفەر ئەڕخسێنە بۆی گەنجان یان کەسانی کە تەخەڕوجەکەن و کاریان نییە لە ڕێگەی پیشەیەکەوە بۆ خۆیان سەرچاوەیەکی بژێوی بۆ خۆیان پەیدا بکەن بۆیە داواکار بوون بە جۆرە لە جۆرەکان حکومت هاوکار بێت تاوەکو ئەمانیش دڵیان بەکارەکەی خۆیان خۆش بێ و سەرچاوی بژێویش بۆ خۆیان دابین بکەن پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ